لەگەڵ ئەوەی لە سنووری قەزای بازیاندا ژمارەیەکی زۆر لە کارگەی جۆرا و جۆربوونیان هەیە و ڕۆژ بە ڕۆژی ژمارەی کارگەکان لە هەڵقشاندان، بەڵام بە وتەی چین و توێژە جیاوازەکانی سنوورەکە بێت، کەمترین پشکی دامەزراندن و هەلی کاریان بۆ ڕەخساوە لە کارگەکانی ناوچەکەیان. ئەمە لە کاتێکدایە کارگەکانی سنوورەکە سروشتی ناوچەکەیان لە کشتتوکاڵیەوە گۆڕیوە بۆ پیشەسازی و مەترسی جددیان لەسەر ژینگە و تەندروستی هاوڵاتیان دروست کردووە. پێشتر ئێمە لە ڕابردووە بازیان ناوچێکی پیشەسازی بوو، ئێستا بۆ بە ناوچی کشتتوکاڵی وە کە ژمارەیەکی زۆری کارگەکە لە سنوورەکە بەداخۆ نەتوانراوە کە گەنجەکانی سنوورەکە بە شێوەیەکی پێویست و لە کارگەکان بین وە گەنجانی سنوورەکە لە کارگەکانی شەیشەکەن لە شوێنە باشەکانی کارگەکانە ئیش ناکەن، وەکو کرێکار بە پارێکی کەمیش ئیشەکەن. بەداخەوە کامە بۆ خۆی شایانی پێداچوونەوەی بەڕاستی گەنجانی کە ناو کارەکەن بەشێکی زۆریان ناڕازین لەو بارودۆخە. بەداخەوە ژمارەیەکی زۆر خەڵکی کەمی سنووری کە بازیان لە کارەکانە دامەزراوە ئەی کە داژ مەزراوە و کرێکار دامەزراوە کە ئەمە بۆ خۆی یعنی جاری کەستەمە لە خەڵکی بازیان. بەڵام ئەوەی گرنگە بۆ هاوڵاتیانی ناحەی بازیان بوونیەتی ئەو کارگانە چەند خزمەتی بە توێژی گەنجان و قەزاکە کردووە. ئەمان ئەتوانین بڵێن بەشێکی زۆر کەمی گرتوێتەوە، چونکە گەنجانی بازیان لە ئێستادا بەشێکی زۆریان بێ ئیشن، ئەمەش لە ئامارەکانە بە تەواتی دەردەکەوێت کە کارگەکان ناتوانیوە خزمەتێکی تەواوی ئەو گەنجانە بکەن. ئەوەی کە ڕەخساوە بۆ گەنجی بازیان زیاتر ئەو شوێنانەیە کە کەم معاشی کەم و شوێنەکەی باش نییە زیاتر. ئێستا لەم ماوەیە 30 گەنج هەلی کار ڕەخساوە، بەڵام لە کارگەی توانەوەیە لە شوێنێکی زۆر ناخۆشە، لە کاتێکی زۆر ئیشکردن و شوێنێکی ناخۆش بۆ گەنجان. ئەمە زیاتر هەلی کار نییە، ئەمە دوورخستنەوەی لە بابەتی هەلی کار، ئەمە زیاتر شوێنێکە کە پێیان بدرێت و نەتوانن بیکەن. قایمقامی قەزای بازیان دەڵێت لە ماوەکانی ڕابردوودا داتابەیسی تایبەت بە بێکارانیان دامەزراندووە کە ژمارەیەک لە گەنجانی قەزاکە سەرپەرشتی دەکەن. ناوبرا وتیشی هەموو کات هەوڵیان داوە لە پشکی دامەزراندندا پێشینە بە هاوڵاتیان و گەنجانی سنوورەکە بدرێت. داتابەیسی بێکارانمان دامەزراندووە بەنای کاردۆسەوە کە گەنجەکان خۆیان بەڕێوەی بن، گەنجەکانی بازیان خۆیان بەڕێوە بن. ئێمە وەکو ئیدارە سەرپەرشتیانەکەین لەگەڵ سەرجەم ئێجارەکان لینکمان بۆ دروست کردوون، ڕاستەوخۆ خۆیان ئەو خۆمان قسەمان لەگەڵ کردون لەگەڵ ئێچاری کارگەکانە، هەر کرێکارێکیان بوێ، هەر دامەزراندنێکیان بوێ، هەر هەلێکی تازە هەبێ، ئێمە یا من ئاگادارەکەنەوە بەس ئێساوامان لێ کردو تا هاتینە سەر سکەر. لە سنووری دۆڵی بازیانی پارێزگای سلێمانی زیاتر لە 180 کارگە بە جیاوازی جۆر و قەبارەیانەوە بوونیان هەیە. بە وتەی دانیشتوانی ناوچەکەش بێت کارگەکانی سنوورەکەیان تەنها دووکەڵ و تەپوتۆزەکەی بۆ ئەوانە و خێر و بێرەکەی بۆ بەرپرسانی باڵای هەرێمی کوردستانە. هاوکات کارگەکانی دۆڵی بازیان کاریگەری ڕاستە و خۆیان هەبووە لەسەر هەڵقشانی ڕێژەی توشبووان بە شێرپەنجە لە ناوچەکەدا. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، قەزای بازیان.